بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على رسوله الأمين محمد وآله وصحبه أجمعين. قال سبحانه وتعالى في محكم التنزيل بعد أعوذ بالله من الشيطان الرجيم: يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. دیارە بەڕێزان خۆتان ئاگادارن لە دوای ئەوەی کە برایەکی بەڕێز بە ناوی کاک وەستا عەتا لە چەند ڕۆژی ڕابردوو کە من لە سەفەری حەج بووم لە مەسجد الحەرام بووم بە غیابی خۆم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هەندێ تهمەت و هەندێ قسەی ناڕاست و پێچەوانەی حەقیقەتی پەخش کرد و بڵاو کردەوە. من بە حەقی خۆمم زانی کە یەکەم ئەمڕۆ هەر دوێنێ هاتوومەتەوە یەکسەر ئەمڕۆ بەیانی هاتووم لە بنکەی پۆلیسی سەرشنار و لە محکەمە لێرە داوام لەسەر کردووە کە تەشهیری پێ کردووم کە ویستێتی ناوم بزڕێنێ ئەوە بە داواکە مەجرای قانونی خۆی وەربگرێ. لە دوای داواکەش بەڕاستی بە پێویستی دەزانم کە حەقیقەتەکان بۆ خەڵک هەموو ڕۆشن کەمەوە و ئەو بابەتەش کە ئەمەوێ پێشکەشی بکەم سەردێڕەکەی بەمە دەست پێ یەکەم. وتە و قسەکانی کاک وەستا عەتای بەڕێز ماڵێکن لە ماڵی جاڵجاڵۆکە. خوای گەورەش دەربارەی ماڵی جاڵجاڵۆکە فەرموویەتی: وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. لاواسترین ماڵی جاڵجاڵۆکەیە، چونکە هەر قسە و دەعوایەک ئەگەر ئیسپات نەکرێ بە دەلیل و بەڵگەی ئیسپاتکەر جێگیرکەر ئەوە پوش و بۆشە و نە لە دونیا نە لە قیامەتە هیچ حسابێکی بۆ ناکرێت. من بابەتەکە پوخت و کورتی یەکەمەوە لە چەند خاڵێکە. خاڵی یەکەم ئەسڵی ئەم بابەتە ئەوە بووە کە لە ساڵی 2009 پارێک مەبلەغەکەی 6 دەفتەر دۆلار بووە. 2 دەفتەر دۆلاری خۆم بووە، 4 دەفتەر دۆلاریشی هی دوو بەڕێزیتر بوون کە ناوەکانیان دیارە و پارێزراوە و ئەگەر پێویست کە ئەوترێ ئەگەر پێویست کە لەوانەیە نەوترێ. بابەتەکە بەشداریکردن نەبووە لە هیچ مەشروعێک و لە هیچ شەریکەیەکە، عەقدی شەریکایەتی نەبووە. لە حەجمێکی مەحدوودە 6 دەفتەر دۆلارمان تەسلیم کردووە کە ئیشی پێوە بکات. لە دوای تقریباً 1-2 مانگ لە حاڵەتی قازانجی بابەتەکە بووە، نەک زەرەری بابەتەکە، پارەکەی داوامان کردووە کە بۆمان بجێڕێتەوە، پارەکەی هێنایەوە، تەسلیمی کردمەوە، نە باسی زەرەر کراوە نە باسی مەشروع کراوە نە هیچ باسێک. خواحافیز. ساڵ بوو بە 3 ساڵی بەسەرا تێپەڕی کە من بووم بە ئەندامی پەرلەمانی کوردستان و دەنگێکی زۆرم هێنا لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە. من یەکەم دەنگم هێنا. ڕۆژێکیان تازە لە نووسینگەی پەرلەمانی کوردستان بووم لەگەڵ برای بەڕێزم کاک سۆران عومەر پێکەوە دانیشت بوون. تەلەفۆنێکم بۆ هات، تم فەرموو وتی مامۆستا هەورامان 25 دەفتەر دۆلارم لەلاتە ئەبێ بمدەیتەوە. تم جەنابەت کێی؟ وتی عەتام. کاک سۆران گوێی پێوە وتی ئەوە کێیە؟ وتم وەڵاوە کەسێکە داوای 25 دەفتەر دۆلارم لێ یەکا. کاک سۆران تەلەفۆنەکەی لێ وەرگرتووە دە قسەی لەگەڵا کرد. وتم کاکە گیان هەر دەعوایە کە ئەکرێ ئەبێ یان بچیتە لای لیژنەیەکی شەرعی، ئێمە موسڵمانین، یان بچیتە لای مەحکەمەوە. ئەگەر لەوێ ئیسپاتت کرد کە من هەر بڕەپارەیەک ئی تۆم خوارد بێ یام لەلام بێ یام هەر جۆرە شتێک بێ ئەو بەسەر چاو بەسەر سەر ئەدەمەوە.
مكتب سیاسی خودت فواز بینە وەڵای ئێوە ئێمە لیژنەیەکی سپۆر هەم لە بواری شەرعی هەم لە بواری یاسایی پێکەیەنین بۆ ئەوەی کە ئەم کێشەیە نەتیجەکەیمان بنەوە بەس ئەبێ هەردووتان پێ ڕازی بین وتوی بەڵێ من پێ ڕازی لیژنەیەکی شەرعی و قانونی لیژنە نەک دادگا پێکیان هێنا کە بریتی بوون لە مامۆستای بەڕێز جەنابی مامۆستا دکتۆر محەممەد بامۆکی کە پسپۆڕی شەریعەیە و هەم زانایەک و فەقیهەکە و هەم لە بواری قەزاوەت و هەم لە بواری چارەسەردنی کێشە شەرعیەکە شارەزایەکی باشە لە نەوەدەکانەوە شارەزایەوە دکتۆرایە و مفەسیری قورئانە و برای بەڕێز مامۆستا دانادارە کە ئەویش لە بواری قانونیەوە شارەزایەکی باشی هەیە و پارێزەرە ڕۆژێکیان دانا هەردووکمانیان بان کرد پێشەکی وەرەقەیەکیان هێنا بە هەردووکمانیان ئیمزا کرد کە هەر بڕیارێک ئەم لیژنەیە دەریکە ئێوە پێوەی پابەندن هەردووکمان ئیمزامان کرد و دوایە قورئانێکیان هێنا دەستمان نا بە قورئانە کە بڵێ ئێمە دەست ئەنین بەم قورئانە ئەم لیژنەیە لە پاش لێکۆڵینەوە هەر بڕیارێکیاندا کێ تاوانبارە کێ مافی لەلایە ئێمە پێوەی پابەندین لیژنەکە لە دوای زیاتر لە 3 مانگ لێکۆڵینەوە لە دوای زیاتر لە 8 جەلسە کە بە تاک منیان بینیوە بە تاک کاک عەتاشیان بینیوە و هەردووکیشمان پێکەوە بینیویانە بە چەندین سەعات لێکۆڵینەوە لە دوای لێکۆڵینەوە لیژنەکە هاتنەوە بڕیارێکیان بەسەرا خوێندینەوە بەوەی کە پاش لێکۆڵینەوەیەکی وردی شەرعی و زانستی و قانونی دەرکەوت کە بەڕێز کاک عەتا ئەم دەعوایی کە لەسەر مامۆستا هەورامان هەیەتی بۆی ئیسپات نەکرا نە لە ڕووی شەرعی نە لە ڕووی قانونیەوە کە هیچ جۆر بڕە پارەیەکی لەلای هەبێ و مامۆستا هیچ پارەیەکی ئەوی خواردی بێ خوا نەخواست و هیچ قەرزاری ئەو بێ تەنها یەک شتی بۆ ئیسپات بوو ئەویش ئەوە بوو کورسی و تەپڵەکێکی کڕی بوو وتبووی بای 410,000 دینارە کڕیمە با پارەکەم باتەوە ئەوەیان بۆ بڕیاردا کە وە پارەی تەپڵەکەکەشی وەرگرتەوە 410,000ەکە کۆتایی پێهات کە کۆتایی پێهات خۆ حافزیمان لە یەک کرد دوا ئەوە ئەم پوختەی مۆزوعەکە خاڵی دووەم اینجا ئەم پیاوە وردە وردە وتی من ڕازی نامم بە نەتیجەی ئەم لیژنەیە دوا ئەوە لە سەرڕای ئەوەی کە ئەم دوو مامۆستا بەڕێزە ئەم دوو پسپۆڕە بەڕێزە زیاد لە 3 مان کاتی خۆیان ئێمەوە سەرف کرد چوو دەعوای لەسەر هەردووکیان قەید کرد و لە مؤتەمەرە سەحەفیەکەشا خۆتان نەزانن کە چۆن تۆهمەتباریانەکە بەوەی کە خیانەتیان کردووە بەوەی کە 12 لاپەڕە بوو دوانیان لێ کردوتەوە وانیان لێ کردوتەوە بەوەی کە درۆیان کردووە بەوەی کە ناحەقیان کردووە ئەوەی کە پێیانەڵەوە لە لای پۆلیسیش و لە دادگاش دەعوای لەسەر قەیدکردن بەڵام ئەوان بردیانەوە دواتر ئەم پیاوە هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی قانونیەوە لە هەردوو لاکەوە دۆڕا کە لە هەردوو لاکەوە دۆڕا اینجا پەنای بردە بە کۆمەڵە بابەتێکی دیکە بۆ ئەوی کە سەرانە لە من بسەنێت پارە لە من بسەنێت لەوانەیە ڕۆژ بێتە لای من ئەڵێم 100 ئێوە بڵێن 200 کەس لە خەڵکی زانا لە خەڵکی عەشایر لە خەڵکی سیاسی لە پارێزەر لە چی باسی منی بۆ کرۆ بۆی فشارم بۆ دروستکە هەموو ئەوانە ڕەدیان کردوێتەوە چۆتە لای هەر کەسایەتیەک چۆتە لای هەر کەسێکی سیاسی شەرعی قانونی عەشایری ڕەدیان کردوێتەوە وتیانە هیچ قسەکانت پوچ و بێبەڵگە و پێشەوانەی ڕاستین هیچت بۆ ناسەلمێنرێ پێویست ناکە ئێستا گەر بتانەوێ ناوی 100 نەفەر لەو کەسایەتی و شەخسیانەتان بۆ ڕیز دەکەم کە بەڕێز کاک عەتا چوورەتە لایەن و ئەوان خواحافیزیان لێ کردووە وتیانە بەڵگەت پێ نییە بەڕێزان ئەگەر ئەم بابەتە ئەو پێڕازی نەبوو بۆ پارەی مێزێک و 4 تەپڵەکی هەڵگر کە 410,000 دینار ئەگەر ئەم بابەتە قەرزاری و زەرەرکردن بوو ئەو بۆ 6 دەفتەر دۆلارەکەی تەسلیمی من کردەوە هیچی پێ نەوتم خۆ پارەی من لە بندەسی ئەوا بوو چەند کەسمان بینی لە مەشروع سەدان دەفتەر دۆلاری خورا بردبووی بۆ ئیشکردن بۆ کاسبیکردن خاوەن پارەکە نەچووە
تفەنگی لێڵ بگرە و لە پارەکەم بەرەوە بە ئەو پارەکەی نێنایەتەوە بۆیە نایەوە ئەگەر زەرەر کرابوو و ئایا بە ویژدانی چێ قبوڵە حەجمێک مەشروعێکە ئەو بۆ نمونە سازی کردووە 6 دەفتەر دۆلار بێ بەڵام 6 دەفتەر دۆلارەکە بڵێ من 25 دەفتەر دۆلاری خواردووە مامۆستا هەورامان من ئەوانەی کە پسپۆڕن لە بواری خۆیان ئەوانەی کە تاژیرن ئەوانەی کە دکتۆرایان هەیە لە ئیقتیسادا 6 دەفتەر دۆلار ئەگەر لە سەدا سەدیش زەرەرم بەسەرا بچەسبێ هەر 6 دەفتەر دۆلارم بەسەرا ئەچەسبێت بۆچی 25 دەفتەر دۆلار بەڵام بەڕاستی لێرە ناچارم کە حقیقەت و نهێنیەکی زۆر گەورە هەیە لەم مەوزوعا بۆتانی پەخشکەم ئایا ئەم پیاوە لە 6 دەفتەر دۆلارەوە لە دوای ئەوەی لە یاسایی و لە شەرعیش دۆڕاوە بۆ داوای 25 دەفتەر دۆلار لە منەکە کە من ئەمەی کە ئێڵێم بەڕێزان ڕۆژنامە نووسە بەڕێزەکان ئەی ئەوانەی کە لە فەیسبووکە ڕەجمەن بیلغەیب قسەتان ئەکرد زانایانی ئیسلام مصلحی کۆمەڵایەتی خەڵکی لێزان و حەکیمی ئەم وڵاتە ئەی ئەوانەی کە ئەچنە مەجلیسی خەڵکەوە سوڵحی بۆکەن ئەمەی کە من ئەیڵێم ئەگەر لە دوای ئەموتەیە هەر کەسێک ئەم مافەی سەلمان کە ئەم قسانە بکە ئەم پیاوە بەڕێزە ئەو ئێوە بە شاهید بن من ئامادەم نەک 25 دەفتەر دۆلار ئامادەم هەرچی سەروەت و سامانێک کە هەمە هەمووی تەسلیم کەم بە شایەتی ئێوە بە یارمەتی خۆتان با قسەکانی خۆم تەواو بکەم پیاوێک هەبوو بە ناوی کاک حاجی نوندال پیاوێکی بەڕێزی ئەم شاری سلێمانیە تاژیرێکی گەورەیە 20 دەفتەر دۆلاری دابوو بەم کاک عەتایە کە ئیشی پێوە بکە 20 دەفتەرەکەی بۆ نایژێڕایەوە ڕۆژێکیان کاک عەتا لەگەڵ دایکیە هاتن تەکلیفێکیان لە من کوتیان مامۆستا تۆ پیاوێکی بەڕێزی خەڵک ڕێزت لێ ئەگرن ئەم کاک حاجیە 20 دەفتەر دۆلاری لەلامانە مەوعیدەکەی هاتووە بیدەینەوە بەس دایکم خانوویەکیە بۆم ئەفرۆشێ خانووەکە 15 دەفتەر ئەکا بەس تەکلیفی لێ بکەی لێمان بۆ تا خانووەکە بفرۆشین پارەکە ئێدەمەوە منیش وتم قەیچێکا کارێکی خێریە و خزمەتان بەسەر چاو چوونە ماڵ ئەو کاک حاجیە بەڕێزە کاک حاجی وتی مامۆستا ئەم پیاوە بڕوا ناکەم ئەو شتە بەجێ بێنە و ئیلا ئاخیر قسەکان تەفسیری زۆرە من دایمو ناژێڕمە لە کۆتاییە وتی باشە مامۆستا قەیچێکە لەبەر خاتی جەنابتان و دایکی من 2 مانگ لەسەری ئێوەتم تا خانووەکە بفرۆشێ خانووەکە فرۆشاوە نەفرۆشاوە چی بە نازانم بۆ پارەکەی بۆ پیاوە نەجێڕاوەتەوە ئێستا ئەم پیاوە ئیدعایەوە کات ئەڵێ منەوە 6 دەفتەر دۆلارم لەلاتە زەرەر بڵێن ئەوەی کە عەرزم کردن 15 دەفتەر دۆلاری تریشم ئەبێ بۆ بدەیت لەبەر ئەوەی تۆ هاتوویتەتە مەجلیسی سوڵحی منەوە تو خوا هەموو خاوەن ویژدانێک ئەوەی کە زەڕێە ویژدانی هەبێت ئەمە قبوڵەکات من لەسەر ئەوەی کە چووم سوڵحم بۆ تۆ کردووە خۆ وعدم نەداوە لێ 15 دەفتەر دۆلار بەمێ خۆ من حکوومەت نیم 15 دەفتەر دۆلار بم بە تۆ بۆ سوڵح و سەلاحەتی تۆ چ ویژدانێک ئەمە قبوڵەکات ئێوە بۆ خۆتانتان پێ قبوڵەکە بچنە مەجلیسی سوڵحی کەسێکەوە و دوای داوای پارەتان لێ بکە سەرگوزشتەی 25 دەفتەر دۆلار هۆ خەڵکینە ئەمەیە ئیتر چۆن ئەبێ بە پێچەوانەی ڕاستیەکان سەر لە خەڵ بشێوێنرێ پەنابردنە بەر هێندێشتی دیکە پەنابردنە بەر خەڵکێکە چەکدارن پارە لە خەڵ وەڵدەگرنەوە بڕواتانە بێ بەڕێزان ناچار نەبوو مایە ئەمەم باز نەئەکرد چونکە هەر ئەسەن باسم نەکردووە ڕۆژێ لە هەولێر بووم گەڕامەوە لە ماڵەوە خێزانم وتی وەڵای 5-6 میگزەمینی چەکدار هاتوونەتە بەردەم ماڵمان ڕقم تەلەفۆنی تۆیان وەرگرتووە داوای تۆیان کردووە بەس ئەم ڕقەمەشیان داناوە کە تەلەفۆنم بۆ کردم فەرمونون وتی جەنابەت کێ وتم ئێوە چێن کە هاتوونەتە ماڵی ئێمە بە میگزەمینی و چەکدارەوە وتی بابت بین وتم بەسەر چاو یەکمان بینی کە منیان بینی زۆر شێوان وتیان مامۆستا هەورامان جەنابتی وتم بەڵێ فەرموو چی بووە زۆر ئەسەفیان خواست حتایەکیان دەستی بردەستی ماچ کردم وتی مامۆستا داوای لێبوردنەکەین وتم بۆ چی بووە وتی ئەو کاک عەتایە هاتۆ بە ئێمەی وتووە
مامۆستا هەورامان 100 دەفتەر دۆلاری خواردووم بڕۆن بە زەبر و زەنگ بە زەبری چەک 100 دەفتەرەکەی لێسێنەوە 50 بۆ خۆتان 50شی بۆ خۆم وتم بەڕێزان ئێوە خۆتان قەنەعەتان بەشتی وا هەیە وتیان وەڵی مامۆستا بەس ئەوەندە گەردنمان ئازا بکە ئیتر هیچمان ناوێت خۆشەویستان قسە زۆرە بکرێ من لە کۆتاییدا دەڵێم معاملەکردن شتێکی طبیعیە بازرگانیکردن شتێکی طبیعیە دروستبوونی کێشەش شتێکی طبیعیە ئەبێ ئەوەی ناتەبیعیە ئەوەیە کە تۆ ڕازی نەبی بە شەرعی خوا ڕازیش نەبی بە دادگا ئەی بەچی ڕازیە بی ئەتەیە بە فشار بە کۆکردنەوەی خەڵک و فەیسبوک و قسەکردن و بە کۆمێن نووسین من پارەت بدەمێ فشارم بۆ دروستکەی کە ئەوە نابێت من ئێستاش ڕایەگەێنم لەژێر تیشکی أو آيتي رب العالمين كأفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر ذلك خير وأحسن تأويلا أي مسلمانان أي إيمان داران أجر نزاعكتان بو دروز بولا بتشوكترين شتا أو بيجرنا وبلا إخوة في غنبركي أجر راستك إيمان تان هي فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم سوين بپروردگارت أو خلق ادعاء إيمانك إيماني نية قرتونا حكنك بحاكم أي رسول الله صلى الله عليه وآله وسلم لنزاعك بويان دروز أبيه وأن يحكم بينهم بما أنزل الله ولا تتبع أهواءهم والديان آياتي ديكا كلا سرواتنا تخوار وكأجر خلشي كشي بو دروز بو بابي جارتو بولا إخواه في غمركي ئێستاش هەر محکەمەیەکی شەرعی لەسەر گۆی زەوی تەشکیل بکرێ بە هەزاران پسپۆڕی شەرعی تێدا بێ ئامادەم لە محکەمەی شەرعی لە مەدینە و مەکەوە بیگرە هەتاوەکو ئەزهەری شەریف و هەتاوەکو مەجمەعی فقهی عێراقی و هەتاوەکو لیژنەی باڵای فتوای هەرێمی کوردستان و لیژنەی شەرعی و فتوای سلێمانی هەر بڕیارێکیاندا حکمی خوا لە مەوزوعە ملی هەورامان لە مباریکترە دوو لە محکەمەی لاهایەوە بیگرەوە تاوەکو دادگای فیدراڵی تاوەکو دادگای باڵای هەرێم هەتاوەکو محکەمەکان هەر حاکمێکی بەڕێز حکمی دەرکرد کە من پارەم لەلایە لە دینارێکەوە بۆ 100,000 دینار و بۆ 25 دەفتەرەکەی ئەو بۆ 25 تریشی بخەرە سەر و هەلوم مەجەڕا من هەر ئامادەم ملم لە مباریکترە بەڵام من کوڕی باوکێکم کە ئەگەر کەسێ بێ بە سەرانە و بە فشار دروستکردن پارەم لێ بسێنێ و خۆم و حیزبەکەم و جەمعەکەم ناشرینکە ئەوە ملم نەک لە مباریکترنیە ملم لە شاخی قەندیل قەویترە لە کۆتاییدا ئەمەوێ یەک بابەتی تر باسکەم کە ئەویش ئەوەیە ئەم پیاوە تهمەتی بۆ من دروست کرد بەوەی کە ئەمە پارەی زەکات بووە ئەمە پارەی زەکات بۆ من تیجارەتم پێوە کردووە فوالله وبالله وتالله بەو خوایی کە لەسەر عەرشی خۆی ئیستیوای کردووە وەستاوە ئەو پارەیە نە زەکات بووە نەوتومە پارەی زەکاتە وەنە پارەی زەکاتیش مامەڵەم پێوە کردووە و من خۆم دکتۆرامەیە لە حەدیثە ئەزانم زەکات چییە و چۆن سەرفەکرێ و بەچێ ئەدرێ و مەودای بۆ کردمەوە کە دوو قسە بکەم لەسەر بابەتی زەکات بەڵێ ئێمە زەکاتی مسلمانان دێتە دەستمان و ئەی خەڵک سیقەی پێمانەیە و متمانەی پێمانە و متمانەشی پێمان زیاتر بووە تەنان نمونەیەکی بەسیتان بۆ باسەکەم کە من زەکاتی مسلمانان تیجارەتم پێوە نەکردو نەم خواردووە بەڕێزان من خۆمەندامی پەرلەمانی کوردستانم دوو خولە ئەندامی پەرلەمانم هەموو مانجێک نیوەی معاشەکەی خۆم بەو عەقدەی کە هەمان لە بینی ئێمە و کۆمەڵە تەسلیمەکەمەوە بە حیزبەکەی خۆم تاکو ئێستا زیاد لە 300 ملیۆن دینار من تەسلیمی حیزبەکەی خۆم کردەوە لە پارەی موچەی خۆم من ئەگەر مێ پارە بخۆم موچەکەی خۆمە خۆم بیان و بە حیزبەکەی خۆم ئەگرم پارەی بۆ ناگێڕمەوە پارەی زەکات بۆ خۆم ئەوە خاڵێکی تر من تەنها لە ماوەی ئەندام پەرلەمانیما کە 10 ساڵە خوا ئەگرم بە شاهید بەسەر خۆمەوە زۆر جار باسم نەکردوتمە بە ئاجرەکەم کەم نەبێتەوە هاوکاری 20,000 ماڵم کردووە هەر ساڵی 2,000 ماڵ هاوکاری 20,000 ماڵم کردووە
لە پارەی سەدەقات و زەکات و پارەی خۆ و مسلمانان خەڵکی فەقیر خەڵکی هەژار خەڵکی نەدار خەڵکی نەخۆش خەڵکی قەرزار لە کۆتاییە سڵاو ڕێزی دووبارەم بۆ هەموو لایەکتان هەیە بۆ خەڵکی دیکەش داوای لێبوردنتان لێ یەکەم خیارەتی کۆتان داوای لێبوردنتان لێ یەکەم داوای لێبوردنتان لێ یەکەم من پێم وایە قسەکانی خۆم وەڵامی هەموو پرسیارەکانی تێدا بوو ئەگەر هەر کەسێکتان شتی تایبەت هەبێت لە کاتی تایبەتی خۆیان ئەمڕۆ لە حاکم داوام قەید کردووە لەسەر ئەو کاکە عەتایە کە تەشیری پێ کردووە داوام لەسەری قەید کردووە